کەمپینەکەی شەومانەوەی لە ناو سروشتی باڵەکایەتی بەردەوامی هەیە و هەرچەندە بەرەو درەنگانی شەو ڕۆنی و جەوەکە بە تەواوی ساردی کردووە، بەڵام گەشتیاران و گروپەکانی شاخەوانی لێرە بەدەم گۆرانی وتنەوە جەوەکەیان گەرم کردو. ئەمەی کە هەیە یەکێک لەو گروپانان کە لە دەوری ئاگرێ کۆبوونەتەوە و بەیەکەوە گۆرانی ئەڵێن و خۆیان گەرمەکەم نەمەوێت قسەیان لەگەڵ بکەم. خاتون سڵاوت لێ بێ ئەگەر زۆر سپاس ئەگەر پێمان بڵێ لە شوێوە هاتووی جەوەکەی. ئەمن خەڵکی ڕۆژهەڵاتم لە شاری سنەوە هاتوو. جەوەکەی چۆنە؟ وڵا جەوێکی زۆر خۆشە، زۆر خۆشحاڵم کە ئەو فستیواڵانە لەلای ئێمە زۆر دەبێت، بەڵام خۆشحاڵم کە لە باشووریش ئەو فستیواڵانە بەڕێوە دەچێت. جیاوازی ئەو فستیواڵەی ئێرە چیە لەگەڵ وڵا ئەوانەی وا لای ئێمە بەشداری دەکەن زیاترن، ئافرەتی زیاتر لێیە، تێکەڵاوی یعنی ئەو سروشت و مۆسیقا ئەوانەی زیاترە، بەڵام وەکو ئێرەیە هەندێک ئێریش چەند ساڵی تر دەبێتە ڕۆژهەڵات. فەرقی جیاوازێکی نییە. زۆر گۆرانی تو ئەمڕۆ دەنگیش خۆش دەنگم زۆر خۆش نییە، بەڵام هەروە دەخێنم بۆ خۆم. زۆر سپاس دەکەم. ئەمەی هەیە ئەو گروپن کە لێرە بەیەکەوە کۆبوونەتەوە گۆرانی ئەڵێن. من ئەمەوێ یەکێکی تر لەو بەشداربووانە وەرگرم کە لێرێ ئەمەوێ قسەیان لەگەڵ بکەم. ئەمەوێ قسە لەگەڵ یەکێکی تر لەو بەشداربووانە بکەم کە لێرەیە. خاتون سڵاوت لێ بێ. سڵاو لە تۆش بەخێر بێن. لە شوێوە هاتووی جەوەکەی؟ بەڵێ من لە هەولێرەوە هاتووم، ئەندامی گروپی سنتەری بارزن بۆ ژینگە پارێزی شاخەوانم. هەمومان ئەندامەکان لە شوێنە جیاجیەکان بەشداریمان کردێ لە سێمین فستیڤاڵی چۆمان، فستیڤاڵی پاییزی چۆمان. بەڵێ جەوەکەی چۆن بوو ئەمڕۆ؟ بەڕاستی جەوەکەی زۆر خۆشە، پاییزی چۆمان زۆر نایە، بە خاستن ئەو کەمپینگە و ئەو گۆرانی و خربوونەوەی جەماعەت هەمومان لەبەر ئاگر چێژەی تایبەت خۆ هەیە. بەڕاستی لەگەڵ سەرمایەکەیە چۆن؟ وڵا گرم و گوڕی بەشداربووان و گۆرانی و چەپڵە و ئاگر ئیدی سەرمایەکە هیچ دەست پێ ناکەین، زۆر خۆشە.